شەڕ و پێکدادان لە ناوچە کوردیەکانی تورکیا چەند مانگێکی خایاندووە، هەرچەندە هەردوو لایەنی شەڕەکە بەردەوام باز لە چارەسەری ئاشتی و ئاگربەز دەکەن. بەڵام دیمەنەکان لە نێو کۆڵان و ناوچە کوردیەکان شتی ترەڵێت. قوربانی زۆری خەڵکی سیڤڵ و ڕوخانی ماڵ و حاڵەکانیان و قەدەغەکردنی هاتوچۆ. لێرەش لە واشنگتن بەلای شارەزایان ئاسۆی ململانیەکان ناڕوونە. شیکەرەوە لە سێتا فاوندیشن بورهانەدین دۆڕان سەرڕای شەڕ و پێکدادانەکان هێشتا هیوای بە پرۆسەی ئاشتی ماوە. ئێمە لە بەردەم ساتێکداین کە حکوومەتی تورکیا پرۆسەی ئاشتی سەر کردو و ناتوانێت بەردەوام بێت. بەرامبەر بە چەکداربوونی پەکەکە و هێرشەکانی ناکرێت پرۆسەی ئاشتیش لەسەر مێزی گفتوگۆ بێت. حکوومەتی تورکیا بڕیاری خۆی داوە کە پەکەکە لەم هەڵوێستە تازەیە بوەستێنێ. پرسیارەکە لەوەدا ئایا پرۆسەی ئاشتی کۆتایی پێهات؟ بێگومان کۆتایی نەهاتوە، ئەو پرۆسەیە دەست پێ دەکاتەوە، بەڵام کەی و چۆن. لەم دۆخە تازەی کوردستانی تورکیا ئەوەی لە میدیاکانەوە باز دەکرێت پەکەکە دەیەوێت لە ڕێگەی سەرهەڵدانی جەماوەری شارەکانەوە هاوشێوەی کوردستانی سووریا سەرخۆبوون لە شارەکانی کوردستانی تورکیا ڕابگەێنێت. لە بەرامبەردا سوپای تورکیا بەناردنی هەزاران سەرباز و تانک و کەرەستەی سەربازی وەڵامی دەداتەوە. بەڵام مامۆسای زانکۆ دێنیز ناتالی پێی وایە تاکە چارەسەر لە ناو هۆڵی پەرلەماندایە نەوەکو لە لولەی تفەنگەکانەوە. ئەوەی کە دەگوترێت و ئەوەی لە واقعدا دەتوانرێت بکرێت دووشتن دوو هێز هەیە، یەکەچیان دەسەڵاتی کووردە، ئەوەی تریان دەسەڵاتی حکوومەتی تورکایە. ئایا پەکەکە لە ناوچەکانی باشووری ڕۆژهەڵات ناوچەی گەورەیان کۆنتترۆل کردووە؟ بەڵێ، بەڵام مەبەستەکە لەوەدایە ئایا چۆن لەوێوە بەرەو ئەو ڕەوشە بگات کە دام و دەستگای خۆجەیی دانپیانرا و دروست بکەن کە خەڵکانی خۆیان بۆ بەڕێوەبردننی و پەرلەمان هەڵبژێرن. بەڵام ئەگەر ئەوە ڕابگەیەنێت بێ ئەوەی کە کەس دانی پیابنێت مەسلەیەکی ترە و دەکەوێتە دۆزەکی لاوازەوە. شیکەرەوەکان کە دێنە سەر باسی دۆزی کورد لە نێو ئەو ململانێن ناوچەی شەڕی داعش بە دوای خۆیدا هێناوێتی کورد وەکو هێزێکی کاریگەری شەڕەکە ناوی دەبرێت. بەڵام لە هەر پارچەیەکیش کورد داخوازیەکی نەتەوەیی هەیە. ئیتر ڕوون نییە ئاکامەکان چۆن دەبێت. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.